یەکەم زیانەکانی و کاریگەری خواردنەوەی عەرەق لە ڕووی زانستیەوە لە چەند ڕوویەکەوە. یەکەم کاریگەری و زیانەکانی لەسەر جگەری ئینسان. زانایانی بواری زانستی پێمان دەڵێن خواردنەوەی عەرەق جگەری ئینسان دەسووتێنێت و دەیتوێنێتەوە، وەکو چۆن مۆمێک دەتوێتەوە ئینسان وەختێک عەرەق دەخواتەوە جگەری ئینسان بەو شێوازەیە دەتوێتەوە. لە ڕۆژنامەی شەرق ئەوسەطدا بڵاو کراوەتەوە بابەتێک کە لە فەڕەنسا ساڵانە 56,000 کەس بەهۆی خواردنەوەی عەرەقەوە دەمرن کە زۆربەیان جگەریان خراپ دەبێت و دەسووتێت بەهۆی خواردنەوەی عەرەقەوە. بۆیە لە ڕاستیدا کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر جگەری ئینسان خواردنەوەی عەرەق. ئەنجا دووهەم کاریگەری لەسەر پێستی ئینسان. زانایانی بواری زانستی پێمان دەڵێن بەهۆی خواردنەوەی عەرەق پێستی ئینسان تووشی جۆرێک لە حەساسیەت دەبێت و تووشی جۆرێک لە گەورەبوون و ئاوسان دەبێت کە زیان لە پێستی ئینسان دەدات. سێهەمینیان کاریگەری لەسەر دڵی ئینسان. بێگومان خواردنەوەی عەرەق زانایان پێمان دەڵێن دەبێتە هۆی زیادە لێدانی دڵی ئینسان بە شێوازێک کە لە هەر خۆڵەکێکدا 12 جار زیاتر کەسێک کە عەرەق دەخواتەوە دڵی زیاتر لێدەدات. ئەمەش دەبێتە هۆی لێدانی زیاتری دڵ و پاشانیش دەبێتە هۆی چەندان نەخۆشی بەهۆی خواردنەوەی عەرەقەوە. ئەنجا چوارەمیان کاریگەری لەسەر مێشکی ئینسان، لەسەر عەقڵی ئینسان، لەسەر بیر و هۆشی ئینسان. دیارە یەکێک لەو نیعمەتانەی کە خوای پەروەردگار بە ئینسانی داوە کە ئینسان پێی لە ئاژەڵ جیا دەبێتەوە بریتیە لە عەقڵ و تێفکرینی ئینسان و بریتیە لە مێشکی ئینسان. جا ئینسان وەختێک ئەم عەقڵەی لا دەبات لە ڕاستیدا لە مەکانەتی ئینسانیەت و ئینسانی بوونی ئینسان کەم دەبێتەوە. بۆیە زانایان پێمان دەڵێن خواردنەوەی عەرەق ئەمڕۆ کە بۆیان دەرکەوتووە وردە وردە مێشکی ئینسان، خانەکانی مێشکی ئینسان بەرەو پوکانەوە و نەمان دەڕۆن بەهۆی خواردنەوەی عەرەقەوە. دکتۆر براتر دەڵێ خواردنەوەی یەک پەرداغ عەرەق لە ڕاستیدا دەبێتە هۆی کوشتنی چەندان خانەی مێشکی ئینسان. خانەکانی مێشکی ئینسان بەهۆی خواردنەوەی عەرەق لە ناو دەچن. بۆیە لە ڕاستیدا ئەوانەی کە دەیخۆنەوە دەبینین وردە وردە شعوریان لاواز دەبێت، وردە وردە وایان لێ دێت چاک و خراپ لە یەک جیاناکەنەوە. سوبحان الله، هەرچی کە شتێک حەرامە کە ئینسان وەختێک دەیخوات و بەکاری دێنێت سنوورەکان دەشکێنێت وردە وردە دەبینین مێشکی لاواز دەبێت و ئەو کاریگەریە و ئەو ئیحساسەی کە هەیەی بەرامبەر بە چاکە و خراپە ئەم ئیحساس و شعورەی نامێنێت. بۆیە خوای پەروەردگار کە باسی منافقەکانمان بۆ دەکات کاتێک کە پێیان دەڵێن ئێوە خراپەکاری مەکەن لەسەر زەویدا، فەسادی مەنێنەوە، دەڵێن ئێمە نەک هەر خراپەکاری ناکەین، بگرە ئێمە چاکە خوازین، بەڵام ئەو کارانەی کە دەیانکەن بەهۆی ئەو بێباوەڕیەی کە هەیەە هەست و شعوریان لاواز دەبێت. بۆیە ئیمامی سەمەرقەندی لە کتێبی تەنبیه الغافلیندا دەڵێت ئینسان وەختێک کە عەرەق دەخواتەوە دێتە ڕیزی منداڵان و دەبێتە جێی گاڵتەجاری خەڵک. ئینسان کە عەقڵی خۆی لەدەست بدات لە ڕاستیدا لە مەکانەتی ئینسانی کەم دەبێتەوە وەکو ئاژەڵی لێ دێت. حەسەنی بەسری فەرموویەتی ئەگەر عەقڵ بە پارە بوایە لە ڕاستیدا نرخی زۆر گران دەبووە دەست نەدەکەوت، بەڵام سەیر ئەوەیە ئینسانێک بە دەستی خۆی عەقڵی خۆی لەدەست بدات ئەوە لە ڕاستیدا دێتە ڕیژی ئاژەڵ و لە مەکانەتی ئینسانی بوونی خۆی کەم دەکاتەوە. بۆیە لە ڕاستیدا خواردنەوەی عەرەق لەسەر عەقڵی ئینسان کاریگەری زۆر خراپی هەیە. وەختێک ئینسان عەقڵی نامێنێت بێ ئاگا دەبێت لەو ئامانجەی کە بۆی دروست کراوە و هەروەها ئەو مەکانەتەی کە هەیەی کە خوای پەروەردگار ئینسانی دروست کردووە و ڕێزی لێگرتووە ئینسان مەکانەتی خۆی کەم دەکاتەوە و زۆر جاران دێتە ڕیزی ئاژەڵ و دێتە خوار ئاژەڵیش خوای گەورە پەناماندات. ئەنجا پێنجەم کاریگەریە خراپەکانی خواردنەوەی عەرەق لەسەر خوو ڕەوشت و لایەنی ئەخلاقی ئینسان. زانایانی بواری زانستی و دەرونی پێمان دەڵێن ئەو کەسانەی کە عەرەق خۆرن هەمیشە دەروونێکی شەڕانگێزیان هەیە. ئەو کەسانەی کە عەرەق خۆرن هەمیشە دەروونێکی شڵەژاو و دەروونێکی ناجێگیر و هەمیشە نائومێد و نائارامن ئەو جۆرە کەسانە. و هەمیشە ئەو تاوانانەی کە دەبینین کە ڕوو دەدەن لە کەسانی سەرخۆش لە ئەنجامی سەرخۆشیەوە ڕوو دەدەن، بە تایبەت ڕووداوەکانی هاتوچۆ. بۆیە لە یەکێک لە توێژینەوەکاندا هاتووە کە لە 16 ڕووداوەکانی ئەمریکا کە ڕوو دەدەن
کەسانی سەرخۆشن و بەهۆی سەرخۆشیەوە ئاو ڕوودا و کارە ساتانە ڕوودەدەن. لە یەکێک لە کۆڵینەوەکاندا هاتووە کە ڕێژەی تەلاق لە ناو ئەو کەسانەی کە مەشروب خۆرن 3 قات زیاترە لەو کەسانەی کە مەشروب ناخۆنەوە. ئەنجا لە ڕاستیدا ئەو خراپانەی کە ڕوودەدەن، ئەو تاوانانەی کە ڕوودەدەن، زۆربەی هەرە زۆریان لە هەموو بوارەکاندا دەبینین کەسانێکن کە بێهۆش و سەرخۆشن. بۆیە لە ڕاستیدا لەسەر خوڕە وشت و ئەخلاقی ئینسان خواردنەوەی عەرەق کاریگەریەکی خراپی هەیە و ئینسان تووشی شڵەژان دەکات، ئینسان تووشی نەفسێکی شەڕانگێزی دەکات و ئینسان وەختێک بێ ئاگا بوو جاری وهەیە تاوانێک ئەنجام دەدا کەچی ئاگاشی لە خۆی نییە، ماڵی خەڵکی وەران دەکات کەچی ئاگاشی لە خۆی نییە. کەواتە ئەمە هەموو کاریگەریە خراپەکانی خواردنەوەی عەرەقن لە هەر ڕوویەکەوە کە ئینسان باسی بکە. ئەمڕۆ لە توێژینەوە زانستیەکاندا دەرکەوتووە کە خواردنەوەی عەرەق لە هەموو ڕوویەکەوە زیانی بۆ جەستەی ئینسان و بۆ عەقڵی ئینسان و بۆ کردەوەکانی ئینسانیش هەیە.